هەواڵتان لێبێت و تەندروست باش بن لە ئەڵقەیەکی نوێی کۆوارەوە هاتوینەتەوە لاتان و کۆمەڵێک بابەتی هونەری و کللتوریمان بۆ ئامادەکردوون. سەرەتای بەرنامەکەش گرنگترین هەواڵە هونەری و کللتوریەکانی ئەم هەفتەیەتان پێشکەش دەکەین. لە شاری هەولێر و لە ڕێوڕسمێکدا مۆزەی ئاوێنە کرایەوە. ئەم مۆزەیە ئەزموونی شێوەکاری هونەرمەند دارا حەماعەلی لەخۆ دەگرێت کە لە ساڵانی تەمەنی هونەری کێشاویەتی. مۆزەکە لەسەر ئەرکی خودی هونەرمەند دروست کراوە و دەرگای بۆ میوانان کراوە دەبێت. ئەو مۆزەخانەیە ساڵی 2019 دەستم پێ کرد. ناوم لێنە مۆزەی ئاوێنە. ئەو گەلەریە بە پشت و بە لەسەر شانی خۆم هیچ کەسێک یارمەتی نەدایمە. ئەو شوێنەم دروست کرد وەکو هونەری خۆمی تێدا نمایش بکەم بە شێوازێک لە شێوازەکان کە من وای بۆ دەچم، یعنی وای تێدەگەل لە هونەر. ئیتر ماڵەکە 200 مەترە و 200 تابلۆشم عەرض کردی تێدا. ئەو ماڵم ژوورەکانم هەر ژوورێک بە ناوی زۆرە هونەرێکە. ئەو ژوورێک کە تێداین بە ناوی ژووری تراژیدیایە. مەمەڕەکە ڕێڕەوی خوارەوە هەمە ڕەنگە. ژوورێک بەرامبەرت ئەو لای بە ناوی پرۆژەکانە. پرۆژە هونەریەکانم لەم ئایندەدا چییە لەوێ دەبینی. ژووری ئەولایە بە ناوی ژووری میسیۆپۆتامیا و ڕێڕەوی سەرەوەش ئەویش هەمە ڕەنگە. کۆمەڵێ بەرهەمی زۆر نوێ گەری تێدایە. یعنی ئیوەیە کە با بڵێن وەکو هونەری نوێ شانازی پێوە بکرێن. ئێمە بەشێکی لە حەزارەتی کۆنی عێراق زۆر بە شانازیەوە دەبی عێراقیش شانازیمان پێوە بکە وەکو کورد. ئێمە مێژوومان زۆر لە عێراقیەکانیش کۆنترە. مێژوومان لەو ناوچەیە، لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد مێژووی زۆر کۆنە. لە ڕێوڕسمێکدا لە شاری سلێمانی کتێبی ئیستاتیکای تاریکی نووسەر و ڕەخنەگەر حەمەسوار عەزیز خوێندنەوە و ناساندنی بۆ کرا. ئەم کتێبە چوارەمین کتێبی نووسەرە لە بواری ڕەخنەی شانەوە و لە 550 لاپەڕەی قەبارە گەورە پێک هاتووە. ئیستاتیکای تاریکی ناونیشانی کتێبەکەیە. ئەمە چوارەمین کتێبی منە لە بوارەی ڕەخنەی شانەوە. ئەم کتێبە لە 550 لاپەڕەی قەبارە گەورە پێکاتوە. بە شێوەیەکی سەرەکی لە دوو بەش پێکاتوە. بەشێکی ئارشیڤکردن و شڕۆڤەکردنی 36 نمایشی شانۆییە کە لە هەموو شارەکانی کوردستان پێشکەش کراوە، لە هەولێر، لە دهۆک، لە سلێمانی، لە کەلار، لە کفری، لە هەڵەبجە، تەنانەت لە چەند شارێکی ڕۆژهەڵاتی وەکو مەریوان و سنەش
نمایشم بە نموزە جوگرتووە وەکو نمونەی شانۆی کوردی شڕۆڤەم کردوون کارم لەسەر کردوون لەژێر میتۆدی بنیادگەریە شڕۆڤێم نمایشانم کردووە ئەم بەشەکەی تریشی بەشی توێژینەوەیە کە توێژینەوەم لە چەند سێکتەرێکی شانۆ کردووە وەکو سینۆگرافیا لە شانۆ فۆرم لە شانۆ شانۆی مۆنۆدراما ژن لە شانۆ کتێبەکە دوو لایەن جگە لە لایەنی شڕۆڤە و لێکۆڵینەوە لایەنێکی تری هەیە کە بە ئەرشیڤکردنە ئەم کتێبە ماوەی 8 ساڵە من ئیشی تیاکەم بۆی هەوڵم داوە ئەرشیفی 8 ساڵی شانۆ لە کوردستان بکەم لە هەموو شار و شارچکانی کوردستان ئێستا ئێمە ئەتوانین بڵێن لەم کتێبە هەوڵێکی بچووکە شوێنێکی بچووک لە کتێبخانەی گرتی کتێبخانەی کوردی ئەگرێ ئەبێتە سەرچاوەک و ژێدەرێکیش بۆ ئەو خوێندکار و خوێندکارانی کە ماستەر و دکتۆرا خوێنن بۆی بزانن لەم 8 ساڵی شانۆی کوردیە چیا گوزەراوە چیا پێشکەشکراوە میتۆدەکان چی بوونە شانۆیەکان چی بوونە مەنازەکان چی بوونە هیوادارم سوودێکی هەبی و بتوانێت شوێنێکی بچووک لە کتێبخانەی کوردیا بگرێت. لە بینای سەرای کۆنیڕانیا کە سەردەمانێک شوێنی دەست بەسەرکردن و ئەشکەنجەدانی لاوانی سنوورەکە بوو پێشەنگەیەکی هونەری بۆ تابلۆکانی ئاکام ئیبراهیم کرایەوە. تابلۆکانی ئاکام ئیبراهیم زیاتر گزارشتن لە سروشتی جوانی ژینگە و ژیانی لادیەکانی ناوچە جیاوازەکانی کوردستان. جارە و پێشنگای بەپیویستم زانی لە ناو سەرای کۆمکەمەوە سەردەمانێک کە ڕژێمی بەعەز لێرە چەندین گەنج و لاوی ئەو شارەی ئازار و ئەشکەنجە داوە بۆی بەپیویستم زانی بیرۆکەی ئەوم بوات کە ئێمە ئەوڕۆ بتوانین شتێکی زۆر جوان نمایشکەین لە ناو ئەو هۆڵە و شتێکی زۆر جوان پێشانی بینەر دەین. هونەرمەندە تایبەت بە ستایلیش خۆی کار دەکات بەڵام من ڕاستی تایسە ستایلێک تایبەت بە خۆم نییە بۆ زیاتر لە بواری سروشدا ئیش دەکەم دەمەوێت ستایلێک بە خۆم بدۆزمەوە و ئەو ئیشانەی کە ئەو پێشنگایی ئێستا ئامادەم کردو بۆی کە ئیشم لەسەر کردوون زیاتر موادەکانیان ئەکریلیک و زەیتە و سەر زەمیان لەسەر قوماشی باشکراوە نیشەکان و کوالیتیشیان دەمێنێتەوە. لە سلێمانی کۆڕێک بۆ ناساندنی کتێبی 21 نامە بۆ هەژاران و چەند شعرێکی کراوەی شاعیر عەلی پاکی بەڕێوەچوو. نامە بۆ هەژاران پەیامە یعنی وەک وەرزەکانی ساڵ کە سێمانگ 21 سێ کە نەورۆزە 21 نۆ مانگ ساڵ ینی مانگەکان نوێ دەبنەوە بەو هیوایە لە ئەیدیای خۆم لە خەیاڵی خۆم پێم وا بووە ئینشاءڵڵا وەرزی ژیانی هەژارانیش بەو شێوەیە دەگۆڕێ چەند شعرێکی کراوەش هەندێک شعری نیشتیمانی و هەندێک شعری با بڵێن سیاسیشی تێدایە ئەوە بڵێن و کۆمەڵک شعریش بۆ دڵدارانە. گروپی میوزیک
میوزیکی سەهەند پاشداپڕانێکی زۆر دووبارە بە کۆنسرتی گۆرانی و میوزیک هاتنەوە هەوادارانیان سەرسام کردەوە. ئەو بەرهەمانەی پێشکەشیان کرد جیاواز بوون و گۆڕانکاری تێدا کرابوو، بەڵام ستایلی گروپی سەهەند هەر بە پارێزراوی مابووە. کۆنسرتەکە لە شاری سلێمانی ئەنجامدرا و لە داهاتوودا لە کەرکووک و هەولێر و دهۆکیش ئامادە دەبن. بەهۆی چەند هۆکارێکی زۆرەوە کە هۆکارەکان زیاتر هۆکاری گشتی بوون بێجگە لە هۆکاری تایبەتی کە ئێمە فترێکی زۆر دابڕین لە یەکتری، بەڵام بەجیاجیاش هەموو لە شوێنەکانی تر و لە بەرنامە و لە تەلەڤیزیۆنەکان و لە لاایڤ موزیکان عەزمانە کرد، بەڵام وەکو سەهەند دەمێ بوو هەمومان بێکەوە کۆی نەبوو بووینەوە کە کارێکی هونەری بکەین. بەڵام خۆشبەختانە بەهۆی دروستبوونەوەمان کە لە شوێنێکی تایبەتیە هەمومانی کۆ کردەوە، دەستمان کردو بە پرۆڤ یەکەم بیرۆکەش ئەو بوو کە وەکو یەکمان گرتوەوە لە شوێنێکا و کە بتوانین پرۆڤیتیا بکەین بۆ کۆنسێرتێ نەکەین. ئەو بوو کە بڕیارماننا هەر کەسە و بەرهەمێکی تازەی خۆی بێنێ، لەگەڵ ئەوەشا کە بەرهەمی تازەی خۆمان هێنا جیاوازی و گۆڕانکاری هەبێ لەگەڵ ئەو کارانەی کە پێشووتر کردومانە. ئەمڕۆ لێریا بۆ جەماوەڕەکەی خۆمان بتوانین کۆنسرتێک ساز بکەین و هەمووشی بریتە لە موزیک تەنها یەک گۆرانیتیاویش ئەو گۆرانەکەش لە ئاوازی خۆمە و هۆنراوی ماوەسایی گەورە شێرکۆبێکەسە لەبارەی کۆچ و ئەنفال و ئەو نهامەتیانی بەسەر کووردا هاتووە. بەنیازین دوای ئەم کۆنسرتە هەماهەنگێکمان کردو کە بتوانین هەم لە کەرکووک هەم لە هەولێریش بتوانین هەمان کۆنسرت بگوازینەوە بۆ ئەو دوو شارەش کە ئەو دوو شارە زۆر گرنگە بەلای ئێمەوە. بەرهەمەکانمان 8 بەرهەمە، ئەو کوتم لە 8 بەرهەمەکە یەکێکیان ڕیتمیە و یەکیشان گۆرانیە. ئێمە ستایڵەکان تقریبەن جاران زیاتر لە پۆپە با بڵێن ستایڵی پۆپ و غەربی و با بڵێن شەرقی و لەمانە زۆر کارمان کردووە. ئەم جارش هەمووی تێکەڵێکە، بەڵام شێوەی جاز ڤیژنێکی تایە، شێوازێکی با بڵێن تێکەڵێکی لە هونەرەکانە تایە. یعنی ستایڵی ئەمە ناتوانین تەحدید بکەین بڵێین ئەمە ڕۆکە، ئەمە پۆپە، ئەمە شەرقیە، ئەمە جازە یا بلوزە. ئێمە زۆر جار تێکەڵێک دروست دەکەین، هەر لە یەک بەرهەمە تێکەڵێکی غەریبی تیا بۆیە من یەکێک لە پارچە موزیکەکانم کە بە ناوی پێکەوە یەک ڕێگا هەم مەبەستم لە سێ ستایڵی جیاوازە کە لە یەک موزیکا بەکارمێناوە لەگەڵ سێ ئامێری جیاوازە. ئێمە هەموو ئەندامەکانی سەهەند لەم کۆنسرتە بەشداریمان نەکردو. ئێمە خۆمان 13 بۆ 14 ئەندامی سەرەکین، بەڵام مەسەڵەن سێرەکەی لەم کۆنسرتەیە ئامێرە کەمانەکانمان بەشداری پێ نەکردو، لەبەری ستایڵی ئەم کارانەمان کەمانی تیانە بوو. بەڵام لەگەڵ ئەوەشە عازف چەلۆیەکمان هێناوە کە ئاودێرخانە و لەگەڵ گۆرانی بێژێک کە تاژانخانە. ئەم دوانش ئیزافە بوون ئەمڕۆ بۆ کارەکانمان، بەڵام ئەوەیە ئەندامی کەشمان هەیە کە ئەمڕۆ لەم کۆنسرتا بەشداریان نەکرد. ئیدریس موراد کوردێکی شارۆچکەی دێرکی ڕۆژاوای کوردستانە. بەم دوایانە کتێبێکی شعری جگەرخوێنی وەرگێڕاوەتە سەرزمانی عەرەبی و بە چاپگەیەندراوە. جگە لەوەش ئەو لە بواری میوزیکیش کار دەکات و دامەزرێنەری کۆما ئاشتیە بۆ گۆرانی و هەڵپەڕکێی کوردی. ئیدریس موراد زیاتر باس لە ئەزموونی خۆی دەکات.
قالك سببها بون انه جگر خوین نقیم براستي. سببها اول انه جگر خوین قالك نزيكي منه براستي، يعني از حج از يكي اتحسم انه هلبستي وي يعني نزيكي منن تشتاقوا او رمانه او افكاري كوتي طرحان دين براستي هلبستي خدها از تكارم بيجم انه افكاري من طرحان دين مسألتها. مسألة أول تفي ظهر بس تدي يجو عربي خوينا، يعني تدي عمليا مثقفين عربي في با شروكا بخوينا، ودي ساجي مسألة كردي تدا جو تدا كم ببه تظن ملته ماجي ذي مسألة ده فيسكي غير كسر مسألة سكنة. دووبارە دەستپێکردنەوەی چالاکیە هونەری و کولتوریەکان و بە تایبەت نمایشە شانۆگەریەکان گرنگێکی زۆری هەیە. لە دەربەندیخان ئامادەبووان و بینەرانی شانۆ هۆڵەکان پڕ دەکەن و بە شێوەیەکی بەرچاو پێشوازی لێ دەکەن. لەم بڕگێدا زیاتر باس لە گرنگی دووبارە ئاشتبوونەوەی بینەران دەکەین لەگەڵ هۆڵەکانی شانۆ بە تایبەت لە دەربەندیخان. مای بەختەوەریە ئەمڕۆ لە هۆڵی ڕۆشنبیری شاری دەربەنیخانی ئازیزەوە لە میانەی نمایشێکی شانۆیی جوانەوە کە نمایشی شانۆیی شەڕی داهۆڵەکانی ئەفشینی ناسری و دەرهێنانی هونەرمەندی خۆشەویست کاک حەسەن حەمە ساڵحە. جارێکی تر زەخمی جەماوەرە بینینەوە لە ناو هۆڵی شانۆ. ئەمە ئومێدبەخشە بە تایبەتی کە شاری دەربەنیخان ناسراوە وەک یەکێ لە شارە جوانەکانی گەرمیان بە خواست و بە خولیای هونەری و بە چالاکی بەردەوام لە ڕووی ڕۆشنبیری و فەرهەنگی و هونەریەوە بە تایبەتی لە بواری شانۆ. لەم شارەدا فیستیڤاڵی سەرشەقام چەندان دەورەی بڕیوە و چەندین هونەرمەندی بەتوانا و بە بەهرە دەرکەوتووە و نمایشەکانیان لە شارەکانی تری کوردستان پێشکەش بە جەماوەر کردووە. بەڵام کەسانی وەکو من و تۆ شوێنیان هەر ئێرەیە. باشە بۆ من و تۆ ئەبێ شوێنمان هەر ئێرە بێت. ئەوە چەند ساڵە من و تۆ لێرەین. بزانە کەسێک هەواڵێکی پرسیوی ماندوو نەبوونێکی لێ کردوین سەرێکی لێداوین. هاتنەوەی جەماوەر بۆ ناو هۆڵەکان خۆی لە خۆیان مژدەی ئەوە ئەدات کە جارێکی تر بزاوی شانۆی کوردی بکەوێتەوە جوڵا و برەوی پێ بدرێ. ومێ دەکەم لە هەموو شار و دەڤەرەکانی ترە ئەم جمو جوڵە ببینین و حکومەت یاریمی کوردستان پشتیوانێکی جدیتر بکات بە تایبەتی لە گروپ و لە هونەرمەندانی دەرەوەی شارە گەورەکانی کوردستان بۆ ئەوەی کە بە شێوەیەکی گشتی ئێمە بینراوێکی زین و ببینین لە بواری فەرەنگی هونەریە. ئەمە شەڕی منی وا ڕاهێناوە. هیچ نییە سەربا تۆ ناوە چێتە مێشۆوە هەموو شانازی بە قارەمانەتی و خۆراگری تۆ واکە. ئازایەتی و قارەمانەتی تۆ ئەبێتە جێگەی شانازی نەتەوە کرد. کەوایە سەرباز هەوڵدەوەکو دوژمنێک بجوڵێیتەوە چونکە ئەو جوڵانەوەیەک من بەهێزترەکە. ئەمڕۆ شانۆگەری شەڕی داهۆڵەکان جارێکی تر بینەری هێنایەوە ناو هۆڵی شانۆوە کە ماوەی ساڵێک زیاترە بێ بەهۆی نەخۆشی کۆرۆناوە شانۆگەری و چالاکی هونەریەکان وەستاوە. بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ هاوڕێیان جارێکی کە بینەریان هێنایەوە ناو هۆڵی شانۆ و نمایشێکی جوانیان نمایش کرد. من دەستخۆشی لە هاوڕێیان مەکەم کە کارێکی زۆر باش و زۆر جوانیان کرد چونکە مرۆڤ بەڕاستی لە ماوەی ئەم ساڵە مێشکی زۆر ماندوو بوو کۆرۆنا وای کردبوو کە هەمومان
لانی دەرونیمان نامرتاح بوو ئەمڕۆ بینەرێکی زۆر لە هۆڵەکە هەبوو چاوەڕانی ئەو بینەرە زۆرە نەبووم کە بەڕاستی ماوەیەکی زۆر بینەر داوەڕابوو لە شانۆ بەڵام خۆشبەختانە ئەمڕۆ شانۆیەکی باش نمایش کرام ئەوەش لە جیاتی دەستخۆشیەکە دەسەرباز کە بۆ نقطەیەک منت هێنایە ئێرە من ئەو هەموو ڕێگای تەنها بە خاتری تۆ هات بۆ ئەوەی کارەکە جێبەجێبێ بەڵام بریان نەهاتە ئەو وەخت باشە خانم یعنی ناکرا بەم دەستە ناموبارەکانەی خۆش هاتم سنۆکتر و دەست پیستر و داوێن پیستر بی بلەو پایە بەرزتر نا بڕوا بکە لەبیر بە ساڵێک دوو سەرباز لە کاتی شەڕدا خەریک بوو لەگەڵ یەک بە شەڕ بێت لەبەرەوەی سەربازیەکەمیان ناتوانی کە هێزەکانی دوژمنی کوشت سەربازی دووەمیش لە ترسی شەڕ پاشی پانتۆڵەکەی سنەوە پانتۆڵەکەی بڕگە و بابەتەکانی ئەم هەفتەی کۆوارمان پێشکەشکردن تا هەفتەی داهاتوو بمێنن بە خێر و خۆشی.